كاكا هو جواب كنت مقبل من الدعوة يعني ترى كان كاكا أنا يا بروي عزيزي جماعة الدعوة يعني حق خوان لكن صحاني حبس بوما أنا ريت بزعل نشيرو هذا شلون أتوان من درس مزعل نازل فيها بتشينا كاك دعوة كاكا أبي هذا زي ما هالناصم بأخواتي يروح ناصم. السلام عليكم جماعة وهسا أواني خوار ما يزعلت عبد الله والبابرين أواني خوار ما هميان يزعلت كرت ما بم كل نساء هسا إن داشني سر أواني جانا أواني كل سربان خوتو نسروا زين أواني إزعاج زكين بس هميان خوان بومن دانا طولهم لي بكانوا تنازم طولي كيلي ما كانوا توم لي ما كانوا معلم إيه والشاهد بناقشتكم لهات لتساوي داروان واني بينهم اوكي عبد الله شاته زي زالة nasıl yok kaldı? بلا شير كمان شير يا اخي بمقصد تبي ولا شيء نالا برازات يودنيكي بمقصد تبي ولا شيء هيز مقصدي نا هيز قبل مش ناكم هيرش كان هيز قبل يوادار ما بي مقصدي قال بس قلبي وحمش ترتبنا مش تقاني يا دوران كاكا حمد سيدنا شي كاغاري سيو كاغاري او بونا اخوان كعب اما خالد دوزه باقي خالد سيوف لازم نقول لها لا دوزنين بخلاف طبعا بياني جماعة ما زور ساعات كيف تداروا هم لهم تورا بمعصم لهم تورا برحم يوم عامل هم تورا بول تهر هي شامبيون يقرا بعض الناس بتخوي او شطرنج شي بويس ما بتزي ما وصلنا وانا بتشي نبشت بخو شطرنج يعني كين لقل كاك زيدا تخش مالك مساش شارده بحقت والله تر حسيرك ما داخل زمان الشطرنج كين دعنا نشتم الريكس الرملي هسه تنو زين زرد ولا بيمي جاسر تدو بشكيه
عقد بشكل ما تروح عليه ساعتي مستشفى درزيلي عليه ان شاء الله دعاء خير من بوبكن ان شاء الله مباشر محمول انا ساوند داروانا بينو داروانا هم بيانيها يتحسب فيهم نبناهم بيبين وشاد بس ابراهيم عاطفي وتا والله الا قال ما توهاتي مستشفى في زعم كاك ابراهيم وريزي كاكا بالي سر داران خوي دارانا كاكا بالي شو والله عينيها بياوي استختكانا اما بو مستشفى كاكا بالي خبي يا زلمه بقينا مويدا كاكا شو بودرزي حاولين درزين بوكادتو كان نزور قوم مهلات كاكا والطواب مويدو درزيان بوكو وحبي شام بوكو نفسي فيسني ان شاء الله وارونا بوم خيمك بس لا حكي عندهم توازن رنگ بنا خوش وغلينا هكا برا عقدينا كاكا فال تشيتوت كاكا فال ها كاكا فال تشيالي بو خام ما حدوش كبيدا من جيش كاكا فال اللي ما حمد بشي بيدا من جيش والله فكرنا مش معين النخل كاكا فال واه يرتان ختاي كام محمد بالضبط شمال محمد شمال ايه محمد حسين واخواب يعني والله يسنبو ان شاء الله اقرينا وبوم خيمك جماعة وقرينا وبوم خيمك تر واساسين جورة تقريبا حاليا مرت عن جمعة اليوم رجيم خيمك بوتا روجا بيك وصورتي كيف خيمة جماعي سش تنلا سيتەک وەرەگرین قال أرأيت إذ أوينا إلى الصخرة يخرج الجواب ويجول أمره وأمسى عليك لنطع ناقات وبلغك فانطلقيت نحن جكان أمرك إن شاء الله في الجواب نجل عرش الرحمن أكون إن شاء الله. يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له واشهد ان لا اله الا الله وحده لا شريك له واشهد ان محمدا عبده ورسوله. السلام عليكم ورحمة الله عمان كرت الأستاذ وخيك أنا ذكر جميل الروي مصطفى وترجم شو هەرکەس بترسێ لە سەرکەوتنی چییە؟ ئەبێتە مابە لەناو شیر و دۆڕ. بابەتەکەی منیش بڕێک ئەوەیە مەترسە لە سەرکەوتنی چییە بۆی بتوانی سەرکەوت.
ئاشکال بڵێم جۆرێک لە هەڵسانەوە و جۆرێک لە پێشڕەوی لە سنووری کەرکووکە بینم جارێتر لە خزمەت بەشێک لە گەنجەکان ئاماژەم پێدا ئەمە بە حکمی ئەوەی کە من خەڵکی تا ڕادێگە و جوگرافیام لە ئەسڵا بۆ ئەم قۆناغەی کەرکووک و کەرکووکیەکان جۆرێک لە پێشڕەویی باشە. هەوڕێیان ئەوەی لە ژوورەکەت کۆتا بڕگەی مخێمەکەیە دابشکردنی بڕوانامە و شەهادەی تایبەتە بە بەشداربووان. هیوادارم هەمووان سوودمەند بوو بێتن و هیوادارم هەمووان کاتەکانیان بە وەرگرتنی زۆرترین زانیاری بەسەر بردی بێت. ئێستاش دەچنەوە لای جەماعەت محمد ابو دنيا تطلع ابو عبد الله والهاورين سجلت ملاي سكتيري قشتيرة خلاق قشتدان تابعين كردستان كأمرو ليرا ئامادە بوو ئەویش کە مامۆستا هیوا ڕفعەتە مامۆستاگیان یەخوا بەخێر بیتەوە یەخوا سەلامەت بی ئێمە زۆر زۆر شاد ببینین خۆش ببینین و دڵخۆشین بەبوونیشن یەخوا سەلامەتی مامۆستاگیان ئەمەوێت ڕای خۆت بڵێ یا وەکو ئامۆژگاری تۆ چیە بۆ گەنجانی کەرکووک بە تایبەتی بۆ بە تایبەتیش بۆ ئەندامانی گەشە پێدان لە کەرکووک. سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەم ئەندامانی ڕێکخراوی گەشەکەدان لە سنووری پارێزگای ئەوان گوڕی هەڵسانەوەن ئەوان هەمیشە جێگای ئومێد و سەربەرزیە ئێمە بە حەقیقەت ئایندەی گەشت لە سنووری کەرکووکان سپاس بەخوا سوپایەک لە گەنجی پاک و چاک بۆ ئایندەی جوانکردنی ئەو شارە بەڕێوەیە جێی فەخرن بەنای مەکتەبی سکرتارێتەوە سوپاسیان دەکەین ئینشاءالله هیمەتی گەورەیان زیاترێت. زۆر سپاس مامۆستا دڵی ئێمە زۆر سپاس خی گەورە بتانیان بەڵە خۆشەویستانێکی لەو کەسانی کە حەزمان کرد ڕای وەرگرین بۆ چوونی وەرگرین ئەوش مامۆستای ئازیز زۆر خۆشەویستمان مامۆستا عوسمان کاروانی کە یەکێک بوو لە پشتکاری بابەتەکانمان. مامۆستاگیان دەمەوێت سەرەتا زۆر خۆشحاڵ بووین بەبوونت بە ئامادەبوونت گەورەمانت کرد. مامۆستا دەمەوێت ئامۆژگارێکی تۆ بە تایبەت بۆ گەنجانی کەرکووک چیت هەیە بۆ گەنجانی کەرکووک؟ سەرەتا زۆر خۆشحاڵ بووم بە دیداری جەنابتان یەخوا سەلامەت. ئەم دیدارە بۆ من جێگەی دڵخۆشی سیخوای ئینشاءالله من ئەوەی لە بابەتەکە پێشکەش دەدەوە کرد ئەتوانم بڵێم ئەوەی هیوایەت لە گەنجانی کەرکووک کە کۆمەڵێک گەنج بمانیان بەخۆی ئیرادەیان بەرز هەمیشە بە گەشتبینیەوە بڕوان لە ژیان و خاوەنی کۆمەڵێک گەنجی خاوەنپلان و بەرنامە و بتوانن ئەو ئامانجانەی کە دیاری ئەەکەن بۆ ژیانی خۆیان ئامانجی واقعی بێت شتی خەیاڵاوی دیاری نەکەن زۆر دیاری نەکەن بەڵکو کەم بێت و بەخۆی بێت و واتادات بۆیە بەم شێوەیە ئەگەر بتوانین هەنگاوەکان ژیانتان بێت گەنجانی کەرکووک بە دڵنیایەوە ئایندەیەکی زۆر گەشتیارەکانەکان خی گەورە بۆ فەق و سەربەرز و سەرکەوتووتان کات هیوای سەربەرزی و سەرکەوتوتان بۆ زۆر سپاس مامۆستاگیان دووبارە خۆشحاڵ بووین سپاس مامۆستا. بەڵێ هاوڕانێکێکی تر لەو لە دوانانە کە حەزم وەرگرم ئەویش مامۆستا زانە یادگارە هەرکێکی سکرتێری ڕێکخراوی گەشتکردنی قوتابیانی کوردستان کە ئەمڕۆ لە کۆتایی مخێمەکەیە زۆر خۆشحاڵمانی کرد وەکو سوپرایزێ بە ئامادەبوونیان. مامۆستاگیان یاخوا بەخێر بێ.
یاخوا سەلامت بێ مامۆستاگیان بە کورتی ئامۆژگارێکی تۆ وتێکی تۆ بۆ گەنجانی کەرکووک و یاخود تایبەت گەشەکردانی کەرکووک چییە؟ نایخوای گەورەم دەبان سڵاو لەو کۆمەڵە گەنجە خۆشەویست و عزیزی گەشەکردان گەشەکردان لە هەر شوێنێکە هەبێت چرایەکە و درەوشاوەیە و کۆمەڵە خەڵکی پاک و جوان پەروانە ئاساب بە دووری ئاخورێنەوە ئەم کۆمەڵە گەنجی کەرکووک و ئەوانەی تریشکە بەشێکیان نهاتین خۆشحەڵ لە برایانمان هەست بە خۆشەویستی و ڕێز و محەبەتیانەکەین هەست بە واقعین حەماسەتیان تیایە هەست بە دڵسۆزیانەکەین ئێسش و بنویان لێرە بۆ ماوەی دوو ڕۆژ نیشانەی پەرۆشیانە بۆ پەروەردە و وەگەیاندنی پەیامی پەروەردەوی ئێمە سڵاو ڕێزمان بۆیان هەیە بە هیوای لە کار پەروەردەکانیان بەردەوام بن چ بەڕاستی خەڵکی کەرکووک بە تایبەتی گەنجانی کەرکووک زۆر پێویستیان بە خەڵکی وەکو ئێوە هەیە زۆر پێویستیان بە گەنجانی گەشەکردان هەیە چکەن هەمیشە گەنجانی گەشەکردان لە هەر شوێنێکا بکەن نیشانەی ڕێز و خۆشەویستی بوونا نیشانەی گەیاندنی پەیامی پەروەردەیی بوونا و نیشانەی وەفاداری بوونا و ئینشەڵڵا پەیام هەر بەرداوام بێت بە هیممەتی بەرزی ئەم کۆمەڵە گەنجە و جەنابتانم کاک محەممەدی شۆخ و گەنجێکی پاک و چاکی ئەم گەشەکردان زۆر سپاس مامۆستاگیان زۆر کاک محەممەد ماندوو نەبێن سێ ڕۆژ وێنێ باشت کرد هەرشیفی باشت کرد دەست خۆش ماندوو نەبی حاليا بتماي رسمي جماعين وەکو کۆتا یادگاری خێوەتگەکەمان بۆ هیوایی خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کرد بێت و مای سوود بوو بێت بۆ هەموو لایەک ئینشاءالله بەڵێ هاوڕێن ئێستش دەمەوێت لە کۆتا سادەکانی خێوەتگەکەمان لە دوانی چەند بەشداربوویەک وەرگرم لەسەر مخێمەکە بە کۆی گشتی ئایا مخێمەکەیان پێ چۆن بووە ئایا لە ئاستی دڵخوازی ئەواندا بۆ خێوەتگەکە لەگەڵ ما بن چەند بەشداربوویەکان بۆ دێت دەستپێکی نوێ بێ بۆ ئایندێکی ئافر لە خێربەرەکە ئینشاءالله خەیەمێکی زۆر تایبەت و گونجاو و بەچێژ و پڕ لە یادگاری جوان و پڕ لە چالاکی زۆر نایە زۆر 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 دەستخۆشتان لێکەین شتێکی زۆر مەزبوط و جوان و خۆش و پەروەردەیی بۆ هەموو گەنجەکان ئینشاءالله دووبارەشە بێتەوە و لەبیرشی ناکەین ئینشاءالله خێوەتگەیەکی ڕۆشنبیری بۆ ئەم خێوەتگەیە دوو ڕۆژ بوو لە ساڵی 2021 خێوەتگەیەکی زۆر بەسوود بوو کە توانین لێرە کۆمەڵێک برا بناسین هەروەها توانیم ئەزمموی سوود لە ئەزمموی کۆمەڵێک مامۆستا وەربگرن کە بێت توانم بیکەمان تەجروبە بۆ ژیانی خۆم دەستخۆشی دەڕێت. ئێستاش تەواو پێما بێتێمە دووەم کۆتا سیارەی دەرەچین پاسە و سیارەیە بەو شێوەیە کۆتایی هات بە خێوەتگەکەی ئەم جارەمان و دەڕۆینەوە ئینشاءالله بۆ هیوای بە سەلامەتی بگەینەوە کەرکووک.